لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 19 خولی نەهابی کوردستان پیشەسازی پێشوازی لە سیروانی نوێ کرد. باسل مستەفا زوو هەوڵیدا پیشەسازی بە گۆڵ یەکەم پێش بخات، تۆپەکەی ڕێگای ستونی گرت. هەردوو تیپ بە ئاستێکی لە یەکەوە نزیک دەرکەوتن و کۆمەڵێک دەرفەتی تۆمارکردنی گۆڵیان لە پێش بوو. مەترسی لەسەر گۆڵی هەردوو تیپ هەبوو، بەڵام نیوە یەکەم گۆڵی بەخۆیەوە نەبینی و بە ئەنجامێکی سپی کۆتایی هات. لا سەرەتای نیوەی دووەمیش پیشەسازی مەترسیدار دەرکەوتەوە، بەڵام هێور بەشدار توانی سیروانی نوێی میوان لە ئاخولەکی پەنجاویەک بە گۆڵ یەکەم پێش بخات. سوهەیب تەها خەریک بوو ئەنجامەکە دوو هێندە لێ بکات، بەڵام ستون ڕێگای نەدا. لە ئاخولەکی هەفتە سەنگەر محەممەد ئەنجامەکەی بۆ پیشەسازی یەکسان کردەوە. هەرچەندە هەردوو تیپ دەرفەتی گۆڵی زیاتریان لە پێش بوو، بەڵام یاری بە یەکسانی گۆڵێک بۆ هەر لە یەکیان کۆتایی هات. الحەمدولillah یارەکە چۆنێ بێ ئەوە تعادل بوو، بەس ئێمە شایستێن جامی باشتر بووین، بەس ئەوەی شتر قەدەری خوایە، یارەکە یەکسان بوو. هەڵی ئەوماندا پلەی دووەم بەدەست بێنین، هەم بۆ ناوی خۆمان و هەم بۆ یانەکەژی تر بۆ برنەوە یاریمانە کرد. واللهی ئەمە ڕاستی هەموو یاریەکان باش یاریەکەن، یعنی بەڕاستی ئەوەی ئەمڕۆ یاریزانەکان ئاستێکی باشیان نیشاندا، هەموو توانە خۆت خۆیان نیشاندا لۆی ئەو سێ خاڵێک بە هەر شێوازێکی بەدەست بینین، بەڵام موفق نەبووین لە گۆڵکردنی. خۆشتان دیتان سیروانیش تیپەچی زۆر تیپەچی یەکجار باش و پرێز بە پرێز عالی تۆپانێ دەکات، تۆپانە لەگەریان ئاسان نییە، بەڵام بەڕاستی یاریزانەکان ئەمڕۆ ئاستێکی یەکجار باشیان پیشاندا، زۆر لایەن ڕازی بووم. بەڵام کێشەی ماوەیە لە هەموو یاریەکان بە ئەختا دەدۆڕین، بە هەموو یاریەکان، یعنی چەندین یاری کە دۆڕاینە ئەخطای فەردیمان کرد. هەر چەندە ئەوڕۆ باشتر بوو لە چاو هەم یاریەکان. جێمی یەکەم تەنها ئەمە مەستم ئەوە بوو گۆڵی نەخۆین، بەڕاستی لۆی لە جێمی دووەم بتوانین زیاتر پرێسکەینە سەر فەریقی بەرامبەر هەروەش بوو، بەڵام بەڕاستی دەبایە سێ خاڵەکە بەدەست بینی. ئێستاش ئەمەلمان مایە، بێ ئەمەل نەبووینە، هەوڵ دەدەین لەو چەند یاری داهاتوو لەگەڵ هەندرێن و پێشمەرگە و شێروانەی بتوانین سێ خاڵ بەدەست بینین بۆی تیپەکە لە خولینە بهێڵینەوە. دڵنیام بێ ئەمەل نەبووینە و بێ ئەمەلیش نابم تا دوا یاری ئیشاڵڵا هەوڵ دەدەین و هەموو توانای خۆمان دەخینەگەڕ. بەم شێوەیە پیشەسازی بە 16 خاڵ لە خانەی 11 و پێش کۆتایی ڕیزبەند مایەوە و دۆخی مانەوەی لە خولەکە کەمێک بۆ سەختتر بوو. سیروانی نوێژ بە 28 خاڵ لە پلەی چوارەم مایەوە و دەرفەتی گرتنی پلەی دووەمی لێ بە زەحمەتر کەوت. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.